کاتتان باش من کامەران حاجی عۆمەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە باز لە دیاردەی چەک هەڵگرتن لە نێو هەرێمی کوردستان دەکەین بەپێی ئامارێک کە لە بەردەستی ئێمەدایە لە 6 مانگی ئەم ساڵدا تاوانی کوشتن و خۆکوشتن گەیشتۆتە 170 تاوان لە ساڵی 2018دا ڕێژەی کوشتن و خۆکوشتن بە چەک گەیشتووە 344 تاوان. بۆچی دەبێت لە نێو هەرێمی کوردستاندا لە کاتێکدا کە پۆلیس ئاسایش دام و دەستگاکانی ئەمنی تا ڕادەیەکی زۆر سەقامگیریان لە هەرێمی کوردستان پاراستووە بۆچی دەبێت هاوڵاتیان پەنا ببەنە بەر چەک هەڵگرتن یاخود چەکدانان لە نێو ماڵان و لە نێو ئۆتۆمبیلەکانیاندا کەی حکوومەت وا دەکات دیاردەی چەک هەڵگرتن بە تەواوی نەهێڵێت. خەڵکێکی زۆر چەکی لە ماڵێدا ناوە یان چەک هەڵدەگری ناو سیارێک ئەمە حالەتێکی نۆرمالە ئاساییە وەڵای بەڕێی من ناوە پێشان عالم چەکەچی لە مالی هەبوو لێ گوت زەک بێتە سەرمیان تشک بێتە ئەلحەمدولillah ئێستا هەتە سبووینێکردن لە گۆڕێنیە کەوایە تۆ لەگەڵ ئەوەنی ئەو چەکانە لە دەستی خەڵکی سڤیل بی بەێ لەگەڵ نیمە من لەگەڵینی نەخێر باشە تەسەور دەکەی کە بوونی ئەو چەکانە وا بکات ڕێژەی تاوانیش زیادی چکە کابرا لەسەر عسابە چەکی لە ماڵەوەیە لە باتی پەنا ببات بۆ دارێک شتێک پەنا دەباتە بەر حالاتی شەیتانی دێ حالاتی عسەبی دێتن ئەو چەکە لە بندەستیوی احتیمالە ئەوە زەریمە تاوانێکی پێ دەکەی بەزەکە چەکەکە نەبی تەحمل دەکەی شتەکەی ناکەی ینی زێدەبوونی تاوانی کوشتنش پەیوەندی بەو چەکانە هەیە فعلەن بەرێ بێگومان بە هیچ شێوێک باشتر چەک لە ماڵەوە بێت باشە بەڵام زۆر کەسێ دەڵێ کاکە چەکم لە ماڵ نەبی ئەگەر دزێکات چۆن بەرگری لە خۆم بکەم پێت وایە ئەمە ڕاستم بۆ ئەمە شتێکە زانسیا ئەو بەری وتنی خۆیتی ئەو هەیەڵێ ئەگە ناخۆی زانسیە تۆ تەلەفۆن لە ڕقەمی ئاسایش لە ڕقەمی پۆلیس لە ئەتوانی بەفعال دەدەقێ تەلەفۆن بکە ئێگاکەی باشە خۆ چەک لە ماڵی هەیە باوڕت پێی نییە باوەڕم بە چەک هەر نییە باشە باوڕت بەوەی ئینسانگە بێ خۆی پارێزی لە دەبی لە ڕێی چەکەوە بێ نەچۆنە بێت چەک هەر شتێکی زۆر غەڵەتە بەناوی چەکە تۆ دیفاع لە خۆت بکەیت تۆ خۆت لە جەبهەنی باشە زۆر جار گەنجەکان کەیفیان بە چەک دێت کامەرە نەگە وەزارەتی ناوەخۆ ئەو چەک فرۆشانە نێریتن قەنەعات بکە هیچ ڕوو ناداتن زۆر بەداخەوە گە لە شەقام فرۆشتا لە فەیسبوکەکان ئەو دەمانچە تورکیانە بە $100 $200 ئامۆزایەکم بە دەمانچەی $100 لە ئیسکان خۆی کوشت یعنی ئەگەر قەدەغە بکرێتن هیچ نامینێ ئەمانە ئێستا من $1 فرۆشم فەرمو پارەم پێیە بەبێت چەک بەبێ یعنی بە احتیاجی خۆم زانتامە دەگرم دەست بە ماڵ ئەمە لە شارە چی ئەمانی فەرمو ئەو کابرایە نۆ گولەی پێکرد ئەو زەرامە نۆ گولەی پێکرد 3 گەنج لێیاندا لە مردنی گەڕاوە چۆنی سڵاوت لێ بێت باشی پاڵ چۆنا تۆ تووشی ڕووداوێک بووی باشە پێم بڵێت سەبارەت بە بوونی چەک لە ماڵانیانە ناو سیارەیان هەڵگرتنی چ دەڵێ بۆ وڵای من حەزەکەم چەقوش نمێنی نەک سیلاح نمێنێ چەقوش نمێنێ حکومەت لێ نەگڕێ کەس چەقوشی پێوی نەک سیلاح سوشی خراپە هیچ شتی باش نییە باش نییە نەخێر ینی تۆ لەگەڵ ئەوە نی چەک نامە لەگە چەکنیم بە ینی ئازارت پێگەیشت بۆ خۆم بریندار 3 مانگە لە خەستەخانەی 3 مانگش لە ماڕی کرد ڕووداوەکە کۆمەڵایەتی بوو ڕووداوەکە نەخێت دزی بوو ڕێگری بوو چەتەی بوو ڕێگری بوو چەتەی و بە چەک کردبوو یان بە چەک باشە کەوای ئەگەر حکوومەت چەک قەدەغە بکە باشتر دەبێت تاوانەکان دەبێت بە تاکیس باش دەبێت بەڵام بۆ هەموو کەسێک وەکو یەک بیان نەک بۆ هەر بۆ هەندێک ینی مۆڵەتدان بە هەندێک ئام هەندێک بدرێ و بە هەندێک نەبێت سەبارەت بە دیاردەی چەک خەڵکێک هەیە چەک لە ماڵەوە هەردەگری خەڵکێک هەیە لە ناو سیارە چەکەوت پێت وایە ئەمە حالەتێکی ئاساییە دەبێت چەک هەڵبژێرێ ناوەڵڵا غەڵەتە لە کولها غەڵەتە لەبەر چ غەڵەت لەبەر ئەوەی غەڵەتە ئەوە تووڕەبوونە لە بین ژنۆمێردا ئەوە لە بین دوو کەسا یا هەر منداڵ باب و کۆر برا و برا کوڕ و دایک کوڕ و باب پێشات وەزانی لەو هەولێرە کە دەیبینی چەند کەس ئاوا کوژرا ژنۆمێرد
باب و کۆڕ ئەگەر زۆر ئاسایش خراپێ. پۆلیس پێویست دەکات تەلەفۆنێک دەکەیتەوە مشکلات خۆت حل دەکەی بە پۆلیس ئەلحەمدولیلا ئێستا لەو هەولێرەی ئاسایی زۆر فعالە برادرە لە هەموو فریاکەوتن هەنوا هەیە پێم بڵێ تۆکو کاسبکارێک سەبارەت بە دیاردەی چەک هەڵگرتن هەندێک کەس شەکی لە ماڵە ناو سیارەیە لە دوکانە حاڵەتێکی ئاسایی ئەمە چەک نەوێ باشە چەک نەبێ باش پێت وایە زێدەبوونی ڕێژەی تاوانەکان پەیوەندی بەوە هەبێت تەبع خراپە شێکی باش نییە شەکی باش نییە تۆ باشە بۆ خۆت دوکانداری چەکت هەیە نابەخۆی بڕواشت پێی نییە کاسیش ناکەیت زۆر باشە زۆر ئارامی لە خۆی بەزیاد کوردستان ئارامە زۆر لە خۆی بەزیاد لەگەڵ ئەوەی حکومت بڕیار بدەت چەک لە ماڵان نەمینێ و نەمینێ لەگەڵی بەێ زوو بڕیارەکە جێبەجێبی چەک چیە چەک خراپە چی دەڵێن سەبارەت بە دیاردەی چەک هەڵگرتن سەگەکەتن باشترێن لە ناو بازاری لە ناو کۆڵانان لەبەرەوەی کابرا کە دەشتەشی لێ بخۆم یەکسەر دەست بۆ سەرچێبات و زران پێ باشە بۆ لە ماڵ هەبی حەق لە ماریش نەبی ئەوەی سەگدان نەبی حەقی نیە سەک لە ماری شێبی پێت وایە پۆلیس ئاسایش نەتوانێت سەر و ماڵمان بپارێزێ ئەتوانی باشە کەم بتوانێت بپارێزێ بۆچی پەنا دەبینە بەرەوەی چەک لە ماڵمان پێویست ناکە سەک لە مارەبی ئەگە کابرا سەگدان نەبی پێویست ناکە چەشی لە مارەوەبی لەبەرەوە ئەگەر لە حالەت دەست بۆ سەکە بە ئیشی خراپ پێکە بەس باشە ئێستا حکوومەت دەڵێ دەبێ ئەو دیاردەیە نەمینێ پێت باشە هەنگاوەکی باش دەبی هەنگاوێکی زۆر باشە چەک نەمێنی نەمین لەگەڵ ئەوەی یاری تەواو ئەمە لەگەڵەوەی دامەکە سەک نەمێنی بە هیچ شێوەیە زەرور نییە بە هیچ شێوە لە ناو بازار لە کۆڵان لە ناو سیارە لە هیچ شوێنێ زەرور نییە بەڕاستی لە ماڵەکانش بۆ هەندێک کەس بۆ زۆربەی زەرور نییە بەڕاستی کۆمەڵی خەڵکەیە کێشەی دەرونی هەیە لە ماڵەوە تووشی بەدەیان حادیسەی وامان بینیوە و بیستمانە بەڕاستی لە شاشەکانە یعنی ئەمە هیچ مەقبول نییە کۆمەڵی خەڵک دنیا بنیاد چە چیە لە ماڵشتی پێشتر ئێمە ینی تاوانی بەم شێوەیان جێبیست نەدەبووین لەوەی بابێک کوڕێک بکوژێ برایەک بکوژێ کەسێک بکوژێ بەڵام ئێستا و حالەتانە خەریکە دەبێت حالەتێکە ئاسایی بێ پێ تاوانیەوە پەیوەندی بە بوونی ئەو چەکانە بێ لە ماڵ کوبرام بەرێوەڵە چەکداری ئەنیشتش ئەمن بخۆم ساخ تەکسیمە هەر ڕۆژی دووکانی مەقسەم لەگە شخصێکی نەکرد یەک قیسی عنی بەس لە سرم شکاندم ڕادەماسی ڕاشادە لە ناو سیارەی وەڵڵی ینی بەس گوت یعنی قیس کاکەم وا لا دەدەم ڕاست هاتە خوارێ ڕاشە دەماچەی سێتا گەنج بوون ینی زۆر بە ئەوها ینی بە ئەوەیەتی خراپی هەبوو برا کاکە ئەوچەکە باش نییە ئەوە نەتەوێت بەپێی یاسە دەبێت دەگیر بکرێت تۆ پرسیارەوە لێ نەکرا و چەکە من ئەوارەی خۆم کرد برام ئەمن کابراش هاوڵاتی من ئیزمەسە چەکدار نیمە ئەوە حتمێن شتێک هەبوو ئەو نوع کەسانە ئەگەر نەمینیە باش ئەو چەکە تو کابرا هەلە وەرە دەبینی دووکەنی مەخسەرێک یعنی بەبێ دوو مستانێک کابرا دەماسی ڕادەچێشی یعنی دەماسی هەر بڕۆ ئەوە تەنچێشتی ڕۆژێک ڕەمەزان بوو ئێوارەیە هەندێک تاخیر چوونەمانە بازارە دەزانی بەلای شارە عەتەبای زادێ ڕئیسی گوتم کوڕم بەناو کۆڵانێ لادا ئەو لای چۆلا لاماندا بەنەوشەک هاتە پێشمان گوتم بکشەوە کوڕم لۆ ڕێ دەک گوت با بەوە ڕێمدایە هاتە پێش کوڕاتوەوە لۆ ڕێ نەدایتم گوتم بابە چاوەکەم داوای لێبوردن دەکەن ئەگەرەوە ما کردبی بەڵانەوە ڕێتی دایتە ناڕێمی نەدایت هاتە خوارێ گوتم جانەکەم لەگەر جاهێری مەکە چاوەکەمی بە قوربانت بگوت وەرە کووە تو یاد ڕاست یەخەی کرد کوڕەکەشم ڕاست ملی کرد تیتی پێی ناوێری بوو بە شەر نەبوو شەڕ ئەمە نەبێشت گوتی ناوها نابێ ڕاوەستا من حەت چارەی دەکەم چارەی کردەوە دەستی دادەماچێ کوڕە گوتەوەم بیسانەوە منداڵم بەخێو کردێ بە دەردەسەری دەتەوێت تۆ یەک دەقە بێکوژی باشە جانەکەم ئەوە یەکێکی لەو دیاردیابەکانە نووسرایە بە پەلا بەڵێ دەڵێ کوڕێک دایکی لەسەر بەرماڵ کوشت بەڵێ یانی تۆ لەگەڵەوە نیت لەگەرەوە نیم چەکە بێ پۆلیسێ ئاسایشێ ئەو دۆلا ڕۆشتم چەک بەکار نایێنم چەک بەکار ناڵاگرم چکە باش نییە لەگەر تو شەڕێکە بیشتێکە بدرێک لێ دێدێ نابێ ئەو چ نابێ باشە مەخولە چەک لە ماڵبی ینی لە ماڵ منداڵ هەیە ژن هەیە یعنی جاری وا هەیە بە هەڵەش بەکار باش نییە ئەو حالەتان طبعاً والله خەتەرە باش نییە یانی لەگەڵەوە نی لەگەرەوە نیم ناڵ کەس لەگەڵەوە کەس لەگەرەوە نی ئێستا من بەنسبەتە خۆم ئەوە هەویەشمەیە هەویە چەچیم پێوەتە بەس چەکم پێ نییە
هەڵ ناگرن هیوادارم کەس چەشی هەر نەگریوە کەوایە ئێوە داوا لە حکوومەت دەکەن داوا لە حکوومەت دەکەین لە پەرلەمان دەکەین لە کار بەدەستان دەکەین مۆڵەت پێدان قەدەغە بکرێت قەدەغە بکرێت باش نییە باش نییە وا پێ دەرم من ئەوتە مۆڵەتم پێ بەس دەماسم پێ بەپێی ئامارێکە لە بەردەستی مندایە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا 14500 کەس مۆڵەتی هەڵگرتنی چەکیان لە وەزارەتی ناوەخۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ڕێژەکە هەر بەرزە گەیشتۆتە 8444 کەس بەڵام حکوومەتی ئێستای هەرێمی کوردستان بڕیاری داوە کە ئیتر بۆ لە مەودوان نابێ مۆڵەتی چەک هەڵگرتن بە هاوڵاتیان بدرێت پێی وایە کە ئەمە شتێکی نایاسایی هەر کەسێک بێ بە هەر بیانویەک پۆلیس هەیە ئاسایش هەیە دەستگاکانی ئەمنی هەیە ناکرێ مۆڵەت بدرێت لەوەی کەسێک چەک هەڵگرێت لە کاتێکدا کە دەڵێن لە هەرێمی کوردستان سەقامگیری هەیە ئاسایش هەیە هەمووان لەگەڵ ئەوان کە نابێت دیاردەی چەک هەڵگرتن لە هەرێمی کوردستان بمین. ماوەیەکە جێویستی ئەوە دەبین برا دەکوژێت باو کوڕ دەکوژێت کوڕ باوک دەکوژێت یانی پێتان وانەیە ئەمە پەیوەندی بەو چەکە هەبێت بە زۆر جار بەبەر دوشتیش کرایە بە دارکرا بە بەردکرا خۆی زەلام ئەگەر قاتل بوو بە چەک ڕناوست هەڵەیە زۆری هەڵەیە لەگەڵ ئەوەن حکوومەت بڕیار بدە لە ماڵیش نەمێنێت لە ماڵیش نەمینێتن عینتکا دەکەن لە حکوومەت بڕیارەکە جێبەجێکە بە زوو بکرین پەشیمان نابیەوە بەخۆی چەک دەبیتە سەبەبی قەتل و قیتال و کوشتن ئەگەر یەکێک چەکی نەبی بە بەرد و بەداری لە یەک دیربدا ئەوەندە کەسە نامری زیانەکان کەمترە باشە تۆش لەگە ئەو ڕێی ینی حەز دەکەیت چەک نەمینێت ناشینە ینی پێت وایە سەقامگیریەکە بەو شێوەیە لە کوردستان پۆلیس و ئاسایش ئەوەندە سەقامگیریان سەقامگیری تەوا بەس ئەو چەکگەرگرتنە هەڵەیە زۆر گەورەشە ئەو دقی تەماشا دەکەی خینی گەرمە احتمال تاوانێکی بکاتم ئەگەشتی ئەگەر چەکەکەی لە نانەبێ لەوانەیە بەس بەقسەبی احتمال شەقەشێدا دەڕات ئەتو چ دەڵێ لەگەر ڕێی جەماعتیمە ئەو چەکە نەمینێ باشترە بۆمە ملەتەکی دیارین معروفین الحەمدولە ئەمانمانەیە و لە خوای بەزیاد بی ئەو چەکە نەمینێ ینی هەڵگرتنی سیمایەکی ناشتێکی ناشرینە شتێکی جوانێ لە بۆی ماشەڵڵا کوردستانەکەمان ئەمانە پێویستمان بە چەک نییە کەوایە تۆ دەڵێیتە وەزارەتی ناوەخۆ بڕیارەکە جێبەجێ بکە لە ماڵیش با چەک نەمینێ باش ئاژاوە نامینێت نامینێت زۆڵم هەندێک کەس پێی وایە چەق قەدەغە بکرێت نەکرێت ڕێژەی تاوان هەر بەرز دەبێتەوە ئەگەر بە کلانشکۆفێک نەیکەیان بەدەمانچێک بە چەقۆ تاوان دەکات ئێوە چی دەڵێن؟ خۆی بەڕاستی بڵێ هۆکارەکان و ئەو ڕێکارانە گیان کە تاوانی پێ ئەنجام درێ بەڵام ئەوەی کە لە لای ئێمە تۆمار کراوەکو و دەستی مافی مرۆڤ بەڕاستی ڕێژەی ئەنجامدانی تاوان بەچەک لە زۆربووندایە بەتایبەتیش ئەو شەکانی کە بێبێ مۆڵات و ئەو شەکانی کە دوای داوامی فەرمی بەکاردێن و بەپێی ئامارەکان کە ئێمە لە ساڵی 2010 لە راپۆرتەکانی دەستە ئاماژەی پێدراوە لە ساڵی ڕابردوودا 63 حاڵەتی خۆکوشتن هەبووە بەچەک و 62 بەڵێ بەس خۆکوشتن و 62 حاڵەتی کوشتن هەبوو بە فیشک یعنی بە چەک ئەو چەکانە تاوان زیاتر ئەوانن کە بەبێ مۆڵەتن و جگە لەوەش بەڕاستی لە ساڵی پاردا 5000 مۆڵەتی هەڵگرتنی چەک لەلایەن وەزارەتی ناوخۆ لەگەڵێکە ئیداریەکان لەلایەن پارێزگا و هەروەها قایمە دراوە بە هاوڵاتیان کە ئەمەش بەڕاستی ژمارەیەکی زۆرە و ژمارەیەکی هەتا ڕادەیەک با بڵێن لە بەشەوە بۆ ئەوەی کە تاوانی جۆراوجۆری پێ ئەنجام بدرێت یان وەکو ئێوە وەکو دەستەی مافی مرۆڤ لەگەڵ ئەوەنی مۆڵەت بدرێت بە خەڵکی
خۆی بەڕاستی لە حاڵەتی زەرورێت و بەبێ پێویست چونکە ئێمە یاسایەکمان هەیە کە لەلایەن پەرلەمانی کوردستان و دەچوو ئەم یاسای ژمارە 16 ساڵی 1993 و لە مادەی 3 ئاماژە بۆ ئەکات کە هەر کەسێک بەبێ مۆڵەت چەک هەڵبگرێت ڕوبەڕووی سزای یاسایی ئەبێت سزاکە چ جستەی بێت و یاخود مادی و لە مادەی 27 هەمان یاسا ئاماژەی پێکراوە کە کەسێک ئەگەر بەبێ مۆڵەت چەک هەڵبگرێ بند ئەکرێ و ماوەی بندکردنەکەی لە 5 ساڵ هەتاوەکو 7 ساڵە و بەداخەوە تا ئێستا ئەبینی ئەم یاسایە بە شێوەیەکی کەس و بە شێوەیەکی با بڵێن هێواش جێبەجێ ئەکرێت و بە پێی پێویست نێو لە ئاسی تەمۆحی ئێمە نیە وی ئەمە گرفتێکی گەورەیە و بوونی بازاری چەکفرۆشا بەڕاستی ئەمەش گرفتێکی گەورەترە و با بڵێن فەزای ئەنجامدانی تاوانی لە هەرێمی کوردستان بەرفراوانتر کردو چونکە بەرپرسان دەڵێن کاکە ئێمە گەر بازارەکەش قەدەغە بکەین بە تەلەفۆنێک دەتوانن شەر بکەن خۆی ڕاستە چونکە بەپێی ئەو ئامارە نافرمیانی کە لە بەردەستی ئێمە نزیکەی 1 ملیۆن چەکی جۆرە و جۆر لە ناو ماڵاندا هەیە زۆری ئەم چەکانەش مۆڵەتیان نییە کەواتە ئەبێ ئەمە پێویست ئەکە کە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە خۆ بێتە سەرخەت چونکە زۆر جار ئەبینین کە هەم ڕێنمایەکان تونتر ئەکاتەوەکو ئەو ڕێنمایی کە لە بدایەتی ساڵ کە لە 22 ساڵی 2019 ئەم ساڵ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەریکرد کە هەم بە دانانی سزای مادی و هەم بە نوێنەکردنەوەی مۆڵەت بۆ ئەو کەسانی کە پێویستیان پێینەوە یان خودکارمەندی ئاسایش و هەروە هێزە چەکدارەکان نین کەواتە ئەمانە هەنگاوی باشن بەڵام لەگەڵ ئەوش ئەمە پێویستمان بۆیە کە ناو بەناو وەزارەتی ناوخۆ لەو هەڵمەتانی بەردەوام بێ بۆ ئەوەی کە دەست بگرێ بەسەر ئەو شەکانی کە بەبێ مۆڵەت و لەلایەن هاوڵاتیانەوە بەکاردێت چونکە بەڕاستی ئەمە فاکتەرێکی سەرەکیە بۆ زۆربوونی ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان وەکو لە ئامارەکان ئاماژەم پێکرد. لە کاتێکدا ئەگەر بگوترابە لە کاتی شەڕی داعش بە تایبەتی هەڵگرتنی چەکمانەوەی چەک لە ماڵەکان ینی پێویستیەک بێ بەڵام لە دۆخی ئێستادا پێتان وایە مانەوەی چەک لە ماڵەکان ئاسایی بێ بەتاکیت ئەو پاش کۆتایی هاتنی شەڕی داعش ئەگەر ملاحەزە بکەین لە هەولێر ڕێژەی هەبوونی چەک بە ڕێژێکی زیاد زۆر کەم بووتەوە ئەوەی هەیە لە ماڵەکانە ئەوەی بەرنامەی داماڵین چەک لە ماڵەکان چەندین بەرنامەی بۆ داڕێژرا کات و ساتی زۆری دەوێ چەند بڕیارێکی دەوێتن ئەویش بەرنامەی بۆ دانراوە بەس وەختی دەوێ هەتا جێبەجێ دەبێ پێشتر کە پێشتریش کە باسمان کردێ پێویست دەکاتن هەموو خەڵک لە ماڵەکان کە چەکی هەبێ ئەبێت تۆمار بکرێ بەڵام ئەو بەرنمەیە کە دامان نابوو تەواو نەبووە هێشتا وەستی ماوە هێشتا ماوە سەبارەت بە کەمبوونەوەی دیاردەی چەک هەڵگرتن ینی خۆڕسکانە بۆ خەڵک چەک هەڵ ناگرێ یان پشکنین و لێپرسینەوە هەب بەێ هۆکارەکان زۆرن یەک لە هۆکارە سەرچەکان بەسەرەن نەمانی شەڕ تو کاتی شەڕی داعش بوو هەریەکت دەدیت لە چەکی پێبوو دێگو تازە من لە بەرەکانی جەنگ هاتیمەوە تازە لە مەخمور هاتم تازە لە سنجار هاتیمەوە ئێستا ئەو بیانوێ نەمایە ئەوە کۆتایی پێاتوە ئەوی تر ئیزراعات وەرگتن لەمان خەڵکەکی زۆر ئیزراعاتی لەگەڵ کرا و خەڵکەکی زۆر لە هەموو دەستگا ئەمنیەکان چ لە پۆلیس لە ئاسایش لە هەواڵگیری خەڵکێک لەسەر ئەو بابەتەی چەکدار و تاقەکردن دەژی کرا تەمان ئەوانە هەموو هۆکاری سەرچینە بۆ ئەوەی ڕێژەی هەبوونی چەک لە ناوشار کەم بیتەوە و دەتوانم بڵێم زۆر ڕێژەیش ئێزگار زۆر ینی تەقەکردن یان هەرگرتنی چەک لە ناهولێر کەم بووتەوە ئێستا زۆر بە دەتوانیت هەموو کەسێک لەو شارەکە دەژێتن ئەو ملاحەزە بدا کە دیاردەی چەقەکردن یان چەک هەڵگرتن لە ناوشار کەم بووتەوە ئەوەیە دەمینێتەوە ماڵەکان ئەویش ئەو بەرنامەی کە پێشتر باسمان کردێ چەندی جار باسمان کردە ئەویش لە داهاتوو قۆناغ بە قۆناغ کاتی ئەوە هاتووە نەمینێ ئەوی کاتی هاتووە زۆر لە مێژە کاتی هاتووە ینی لە کابینەی من بەبیرم دێ لە کابینەی 6 و 7 ئێمە ئەو پێشنیارەماندا سەرۆکی حکوومەت بەڕێزەوە لەگەڵ وەزیری ناوخۆش ئەو وەختە کاکەریم سنجاری هەمان ئەو ڕێی هەبوو کە بە زووترین کە بتوانین بەڵام ئەویش چەندین زەحمەت هاتە پێشمان و هاتنی چەندین گروپ لەوانە شەڕی داعش بوو چەند وڵاتمان لە ڕووی ئەمنیەتەوە ئارام بێ
بە تایبەتی لە شەڕەکان دوور لە هەموو کێشەکان ئەوەندە ئۆتۆماتیان بە خۆرسکانە خەڵک ئەو چەکەی فڕێدەدا شەرمی پێ دەبیت. بەڕز ئەمەخانە بەشێک پێی وایە ئەگەر چەکەکەینە ماڵی نەبێ ناتوانێت پارێزگاری لە خۆی بکات. ئەوە تەمانەوە ڕێیشی خراپە لەبەرەوەی ئەو چەکە زۆر جار دەبێتە ماڵوێرانی نەک بۆ پاراستنی خۆی لە ماڵ بە شەڕ دێ یان شەڕێک دروست دەبی یان شەڕە جیران دەبێ ئەگەر چەک نەبێ ئەو پەڕی بۆ کەس یان بە شتێک دێکدەن بەس کە هەبوونی چەکەبی تاوانەکە تێدا دروست دەبێ و دوایش کە دروست بوو دادی نادەڵێ دەکرێن نمونەیەکمان پێ زۆر جار وا هەبووە مەسەلەن کێشیان هەبووە لە بینی ژن و مێردەکە لەسەر نەگونجانیان ماڵی زاوە هاتی و ماڵی بووکاتینەوە خەژ و زاوە دانیشتونەتە لاخیر بوویتە شەڕەتەقە دوو کەس کوژراوە هەلە ژوورەوە بەڵێ ئەو نمونانەمان زۆرە ئەگەر ئەو چەکە نەبێ بە تەکید هەرچی بەکاری بینی ئاسانتر دەبێت لە تاوانەکە و ئەو کەسی زامداریش دەبێت دەتوانێت زووتر معالەزە بکرێت و تووشی کێشەی ئەوەی تەقە و لێدان و کوشتن نەبێتن بۆیە هەڵگرتنی چەک لە ماڵان داماڵینەکەی زۆر زۆریە پرۆسەیەکی زەحمەتە زەحمەت بەڵێ زۆر زەحمەتە تۆ هەولێر ئێستا نزیکەی بە هەموو شار و دەوروبەری دەگاتە 2 ملیۆن کەس یان برن چەند 100,000 ماڵێک یان 700,000 ماڵ چۆ کوبتانی ئەوە باسانی ئەو چەکە داماڵین و کۆیکەوە کاتی خۆی پێشنیار ئەوە کرا کە حکوومەت هەوڵدا ئەگەر بودجێ لەبەردەست بێ ئەو چەکانە بکرێتەوە بەڵام ئەوەش تا ڕادێک زەحمەت بوو وای لێدەی خەڵک دەچی لە شوێنان دەگەڕێت چەشی دەیندری لە ماڵم بووە ئەوش دەفرۆشتەوە ئەو بەرنمەیە تا زەحمەت بوو ئەو بەرنامەی تر کە داماننا تۆماری بکەین لە بنکەکان هەر کەسە چەکی خۆی تۆمار بکە لە بنکەکان لە هەر ڕووداوەک چەکەکە ژمارەکەی بەچەند بوو ئەو بەرپەرز دەبی لە ڕووداوەکە تا ڕادێک دەتانین بڵێن ڕادعێک دەبێ بۆ خەڵک بەکارنێنانی چەک خاڵی گرنگ ئەوەی ئێستا ئەو کامیرانەیە کە لە جادەکان دانراوە ئەوە دەتانی بڵێن هۆکارێکی سەرەکی زۆر گەورەیە بۆ بمبەرکردنی تاوان لەبەرەوەی کەس دەربازی نابێ خەڵک ئەوە باسانی ناتوانێت تاوان بکاتن بەڵام تاوانیش هەر خلاص نابێ تا ژیان مابێ و تا خەڵک بژێتن تاوانیش هەر بەردەوام دەبێت کەسێک دەکوژێ بە چەکێکی بێمەوڵەت سزاکەی توندا یاخود سزاکەی ینی سوک بەخۆی کوشتن مادەی 406 قورسترین مادەیە لە یاسای عێراقی ینی مادەکە و ئەگەر نەکوژ سزایەکەی دەبتە 405 ئەو وەختە هەر قورسە مادەکان قورسن ئەو بابەتانە زۆر قورسن و دیسان مادەی 21 و چەکیشی لەسەر دەبتەوە ئەو کاتێک کە بێمۆڵەت بی مادەی 21 چەکیشی لەسەر دەبێت کەواتە 2 مادە ئەگەر لەوەش عقوبەکەی خلاص بوو ئەو هەڵگرتنی چەکی بێمۆڵەت ماڵوێرانیە بە تەکید لە هەموو شتەکان و ماڵوێران هیچ خەڵک بە تەکید دەبێەوە بزانێت کە دەستگا ئەمریکان لە ناو شار زۆر بە دڵسۆزانە زۆر بە ملیمتانە کار دەکەن چ پۆلیسە چ ئاسایشە چ دەستگا ئەمنیترە کاتی ئەوە هاتووە خەڵک چەکەکانیان ڕادستی حکوومەت بکەن یاخود لە ماڵەکان دەهێڵن بە هەر ڕێگایەک لە ڕێگاکان و ئەوە پێشتیژ ئەو بڕیارەمان هەبوو کە چەق قورسەکان تەستیم بە هێزەکانی پێشمەرگە بکرێت لە ناو هەرێمی کوردستان بەڵام دەبینی ینی دیارە برێن ژیانمان وایە یان شانسمان وایە لە کێشێک دوور دەکەوینەوە کێشەشکە بەرۆکمان دەگرێتەوە کێشێک تەوا دەبێت کێشیشتر دێتەوە بۆیە خەڵک تا ئەو کاتەی 100 مطمئن نەبێ کە لەوەی لە هەموو کێشەکان دەرباز بووە وابزان واز دەچەکە نانێت. نزیکەی 1 ملیۆن چەکی بێمەوڵەت لە نێو ماڵەکاندا هەن. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ئەگەر لە ڕۆژگارێکدا بەهۆی شەڕی داعش و شەڕەکانی دیکەوە هەڵگرتنی چەک لە نێو ماڵ و لە دەست هاوڵاتیان ئاسایی بێت بەڵام بەهۆی سەقامگیری و ئارامی کە ئێستا لە هەرێمی کوردستان بوونی هەیە ناکرێت هەر هاوڵاتیەک و هەر خێزانێک لە نێو ماڵەکەیدا چەک هەڵبگرێت. وەزارەتی ناوخۆ دەڵێت مۆڵەت نوێکردنەوە و پێدانی مۆڵەت بۆ چەک هەڵگرتن لە ئێستادا قەدەغەیە بۆ ئەو چەکانش کە لە نێو ماڵەکانن زۆر جار لە ڕێگایەوە تاوانی لێ دەکەوێتەوە پێویستە هەڵمەتێکی جددی بکرێ پەرلەمانی کوردستانیش بڕیاری جددی لەسەر بدات
تاوەکو بە یەکجاری چەکی بێمۆڵەت لە نێو هەرێمی کوردستاندا قەدەغە بکرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.